هەر هەڵگری دروشمەی چەپکە گوڵەکەم یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە لایەنگری ئازادی و دیموکراسی و ئەو پەری سەربەستی بووە. هەمیشە لایەنگری ئەوەیە کە داخوازیەکانی کۆمەڵانی خەڵک بێتە دی. هەموو پێشکەوتنێک، هەموو گەشەپێدانێکی کۆمەڵایەتی، هەموو چاکسازیەک تەنها بەهێزە بەتوانا و هێزە گەورەکانی کوردستان دەکرێت. باوەڕمان بە فرەحیفایەتی و فرەبیر و باوەڕی جیاجیا هەبووە لە وڵاتەدا. هۆیکی گرنگ و سەرەکی سەرکەوتنی ئەو خەباتەی ئەم جارەمان یەکێتی ڕیزەکانی خەڵکی کوردستان بوو بە ئاشتی و بەبرایەتی و خۆشەویستی نەکردو هێزە گەورەکە، بەڵکو هەموو هێزەکانی تریش ئەبێ هاوبەش بن، هاوکار بن لە حکومڕانی کوردستان و عێراقدا. هەر هەڵگری دروشمەی چەپکە گوڵەکەم یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە لایەنگری ئازادی و دیموکراسی و ئەو پەری سەربەستی بووە. هەمیشە لایەنگری ئەوەیە کە داخوازیەکانی کۆمەڵانی خەڵک بێتە دی. هەموو پێشکەوتنێک، هەموو گەشەپێدانێکی کۆمەڵایەتی، هەموو چاکسازیەک تەنها بەهێزە بەتوانا و هێزە گەورەکانی کوردستان دەکرێت. باوەڕمان بە فرەحیفایەتی و فرەبیر و باوەڕی جیاجیا هەبووە لە وڵاتەدا. هۆیکی گرنگ و سەرەکی سەرکەوتنی ئەو خەباتەی ئەم جارەمان یەکێتی ڕیزەکانی خەڵکی کوردستان بوو بە ئاشتی و بەبرایەتی و خۆشەویستی نەکردو هێزە گەورەکە، بەڵکو هەموو هێزەکانی تریش ئەبێ هاوبەش بن، هاوکار بن لە حکومڕانی کوردستان و عێراقدا. سەفین لە بندێ و یەکێتی لە بن نایەت. سەفین لە بندێ و یەکێتی لە بن نایەت.
هەر هەڵگری دروشمی چەپکە گوڵەکەم. یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە لایەنگری ئازادی و دیموکراسی و ئەو پەری سەربەستی بووە. هەمیشە لایەنگری ئەوەیە کە داخوازیەکانی کۆمەڵانی خەڵک بێتە دی. هەموو پێشکەوتنێک، هەموو گەشەپێدانێکی کۆمەڵایەتی، هەموو چاکسازیەک تەنها بەهێزە بەتوانا و هێزە گەورەکانی کوردستان دەکرێت. باوەڕمان بە فرەحیفایەتی و فرەبیر و باوەڕی جیاجیا هەبووە لە وڵاتەدا. هۆیکی گرنگ و سەرەکی سەرکەوتنی ئەو خەباتەی ئەم جارەمان یەکێتی ڕێزەکانی خەڵکی کوردستان بوو. بە ئاشتی و بەبرایەتی و خۆشەویستی نەکردو هێزە گەورەکە، بەڵکو هەموو هێزەکانی تریش ئەبێ هاوبەش بن، هاوکار بن لە حکومڕانی کوردستان و عێراقدا. هەر هەڵگری دروشمی چەپکە گوڵەکەم. یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە لایەنگری ئازادی و دیموکراسی و ئەو پەری سەربەستی بووە. هەمیشە لایەنگری ئەوەیە کە داخوازیەکانی کۆمەڵانی خەڵک بێتە دی. هەموو پێشکەوتنێک، هەموو گەشەپێدانێکی کۆمەڵایەتی، هەموو چاکسازیەک تەنها بەهێزە بەتوانا و هێزە گەورەکانی کوردستان دەکرێت. باوەڕمان بە فرەحیفایەتی و فرەبیر و باوەڕی جیاجیا هەبووە لە وڵاتەدا. هۆیکی گرنگ و سەرەکی سەرکەوتنی ئەو خەباتەی ئەم جارەمان یەکێتی ڕێزەکانی خەڵکی کوردستان بوو. بە ئاشتی و بەبرایەتی و خۆشەویستی نەکردو هێزە گەورەکە، بەڵکو هەموو هێزەکانی تریش ئەبێ هاوبەش بن، هاوکار بن لە حکومڕانی کوردستان و عێراقدا. سەفین لە بن دێ و یەکێتی لە بن نایەت. سەفین لە بن دێ و یەکێتی لە بن نایەت.
هەر هەڵگری دروشمی چەپکە گوڵەکەم یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە لایەنگری ئازادی و دیموکراسی و ئەو پەری سەربەستی بووە. هەمیشە لایەنگری ئەوەیە کە داخوازیەکانی کۆمەڵانی خەڵک بێتە دی. هەموو پێشکەوتنێک، هەموو گەشەپێدانێکی کۆمەڵایەتی، هەموو چاکسازیەک تەنها بەهێزە بەتوانا و هێزە گەورەکانی کوردستان دەکرێت. باوەڕمان بە فرەحکفایەتی و فرەبیر و باوەڕی جیاجیا هەبووە لە وڵاتەدا. هۆیی گرنگ و سەرەکی سەرکەوتنی ئەو خەباتەی ئەم جارەمان یەکێتی ڕیزەکانی خەڵکی کوردستان بوو. بە ئاشتی و بەبرایەتی و خۆشەویستی نەک هەردوو هێزە گەورەکە بەڵکو هەموو هێزەکانی تریش ئەبێ هاوبەش بن، هاوکار بن لە حکومڕانی کوردستان و عێراقدا. هەر هەڵگری دروشمی چەپکە گوڵەکەم یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە لایەنگری ئازادی و دیموکراسی و ئەو پەری سەربەستی بووە. هەمیشە لایەنگری ئەوەیە کە داخوازیەکانی کۆمەڵانی خەڵک بێتە دی. هەموو پێشکەوتنێک، هەموو گەشەپێدانێکی کۆمەڵایەتی، هەموو چاکسازیەک تەنها بەهێزە بەتوانا و هێزە گەورەکانی کوردستان دەکرێت. باوەڕمان بە فرەحکفایەتی و فرەبیر و باوەڕی جیاجیا هەبووە لە وڵاتەدا. هۆیی گرنگ و سەرەکی سەرکەوتنی ئەو خەباتەی ئەم جارەمان یەکێتی ڕیزەکانی خەڵکی کوردستان بوو. بە ئاشتی و بەبرایەتی و خۆشەویستی نەک هەردوو هێزە گەورەکە بەڵکو هەموو هێزەکانی تریش ئەبێ هاوبەش بن، هاوکار بن لە حکومڕانی کوردستان و عێراقدا.
سەفین لە بندێویەکێتی لە بنایە. سەفین لە بندێویەکێتی لە بنایە. کە بەڕاستی میلەت هاوا بێزار بووە ئەمەش هەلێکی زێڕینە بۆ بەڵێ زۆر زۆر فەرموون. زۆر سوپاس. بەڵێ بەڕێزان، ئێستاش بەڕێز حاکم قادر ئەنجامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان دەقی ڕێکەوتنامەی سیاسی نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پێشکەش دەکات. فەرموو. بەڕێزان، ئامادەبوانی خۆشەویست، ئێستاش دەقی ڕێکەوتنامەی سیاسی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانتان پێڕادەگەێنین. بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕوانگەی باوەڕی تەواوە بە پێویستی ڕێخستن و پەرەپێدانی دۆستایەتی و پەیوەندیەکانیان لەسەر بنەمای ئاشتەوایی و هاوکاری و باوەڕی هەردوولا بە پێویستی بوونی استراتیجێکی نیشتیمانی بۆ دامەزراندنی حکومڕانیەکی تەندروست و دادپەروەری کۆمەڵایەتی کە یاسا تێیدا سەروەر بێت و لە ڕوانگەی باوەڕی تەواویان بەوەی کە پەرەپێدانی پەیوەندی دۆستانەیان لە بەرژەوەندی هاوڵاتیان و پرۆسەی دیموکراسی و ئاشتی کۆمەڵایەتی و سەقامگیری و بەرژەوەندی هەبوولایە. هەردوو لا ڕێکەوتن لەسەر ئەو پرانسیپانەی کە لەم ڕێکەوتنەدا
هاتوون وەک بنەمایەک بۆ ڕێخستی چوارچەوەی گشتی پەیوەندەکانیان. بەشی یەکەم بنەمایی سەرەکی. مادەی یەکەم بڕگەی یەک هەردوو لا پابەندن بە جێبەجێکردن و پەرەپێدانی ئەم ڕێکەوتنە و پەرەپێدانی زیاتری دۆستایەتی و پەیوەندی هەمەلایەنەکان و دابینکردنی هەلومەرجی لەبار بۆ پاراستنی دەستکەوتە سیاسی و یاسایی و ئابووری و کۆمەڵایەتیەکانی گەلەکەمان و یەکڕیزی ناوماڵی کوردستان و یەکێتی و یەکپارچەی گەل و خاگەکەی. بڕگەی دوو هەردوو لا جەخت دەکەنەوە سەر ئەوەی کە ئەم ڕێکەوتنە لە پێناوی باشترکردنی گوزەرانی هاوڵاتیان و چاکترکردنی سەرچاوەکانی بژێویانە. بڕگەی سێ هەردوو لا جەخت دەکەنەوە سەر بەگژاچوونەوەی تیرۆر و تیرۆرزم لەژێر هەر ناونیشانێکدا بێت لە ئێستا و لە داهاتوودا. بەشی دووهەم دەستور و شێوازی حکومڕانی. مادەی دووەم هەردوو لا پابەندن بە جێبەجێکردنی سیستمی دیموکراسی و بناماکانی لە فرەیی هەڵبژاردنەکان، سەروەری یاسا، دادپەروەری، مافی مرۆڤ، جیاکردنەوەی دەسەڵاتەکان، دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات و شەفافێت. بڕگەی دوو هەردوو لا پابەندن بە پێویستی سیستمی پەرلەمانی لە کوردستان و ئەم سیستمە بە گونجاوترین سیستم بۆ ئەم خۆناغا دەزانن کە تێیدا سەرۆکی هەرێم لەناو پەرلەمان هەڵدەبژێردرێ و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لێپرسراوی ڕاستە و خۆی دەسەڵاتی جێبەجێکردن دەبێت. مادەی سێهەم هەردوو لا پابەندن بەکارکردن بۆ هێنانەدی دەستورێکی دیموکراسی و مەدەنی کە مافی هاوڵاتیان و ئازادیە گشتەکان و مافی پێکهاتەنەتەوەی و ئاینەکان و سەروەری یاسا و جاکردنەوەی دەسەڵاتەکان و هاوسەنجی نێوانیان و دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات دەستەبەر دەکات. مادەی چوارەم بڕگەی یەک هەردوو لا کۆکن لەسەر چەسپاندن و پەرەپێدانی سیستمی ناناوەندی کارجێڕی لە کوردستانە بە شێوەیەک کە ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتی تەواوی کارجێڕی و دارایی و تەکنیکیان هەبێت بۆ ڕایکردنی کاروباری پارێزەکان، ئەمەش لە ڕێگای هەموارکردنەوەی یاسای ژمارە سێی ساڵی 2009 ئەنجومەنی پارێزەکانەوە. بڕگەی دوو هەردوو لا پابەندی و پشتیوانی خۆیان بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی قەزا و ناحەکان دەردەبرن و کار بۆ جێبەجێکردنیەکەن. مادەی پێنجەم هەردوو لا کۆکن لەسەر لابردنی لەمپەرە یاسایی و سیاسەکانی بەردەم دامەزراوە شەرعەکانی هەرێم و دەست بەکاربوونەوەی بێمەرجی پەرلەمان لەسەر بنەمای سەروەری یاسا. مادەی هەشتەم هەردوو لا کۆکن لەسەر پێویستی بە گژاچوونەوەی گەندەڵی و ئەنجامدانی چاکسازی سیاسی و یاسایی و ئابووری و دارایی و کارژێڕی بە مەبەستی چارەسەری ڕیشەی بۆ ئەو کێشانەی کە ئەمڕۆ هەرێمی کوردستانی گرتوتەوە. ئەمەش بەویستی سیاسی ڕاستەقینە و حکومڕانیەکی باش و سەروەری یاسا و کاری دامەزراوەیی دێتە دی. مادەی حەوتەم بڕگەی یەک هەردوو لا کۆکن لەسەر گرنگی حکومڕانی دامەزراوەی لەسەر بنەمای شەراکەتی ڕاستەقینە لە نێوان لایەنە سیاسەکاندا پشتبەستوو بە ئەنجامی هەڵبژاردنە گشتەکان. بەرگەی دوو هەردوو لا پابەندن بە پشتگیریکردنی ژنان و گەنجان لە پرۆسەی سیاسی و حکومڕانی لە هەرێمدا. ئەم ڕێکەوتنە هەماهەنگی هەردوو لا ئەڕەخسێنێت بۆ پشتگیریکردنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و سەندیکاکان لەسەر جەمبوارەکاندا. مادەی هەشتەم سەبارەت بە کەرتەکانی پەروەردە و خوێندنی باڵا و تەندروستی و دڵنیایی کۆمەڵایەتی و گشتکەتە خزمەت گوزاریەکانی دیکە هەردوو لا پابەندن بە ئەنجامدانی چاکسازی پێویست لەو بوارانەدا لە پێناوی زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان و چەسپاندنی بنەماکانی دادپەروەری کۆمەڵایەتی و یەکسانی. مادەی نۆیەم هەردوو لا جەخت دەکەنەوە لەسەر گرنگی کۆتایی هێنان بە پاشماوەی سیمای دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان و دروستکردنی یەک ئیدارە لەسەر بنەمای حکومڕانی و دامەزراوەی. هەردوو لا جەخت دەکەنەوە
سەر بە تاوان ناساندنی شەڕی ناوخۆ و شەڕی دش بەلایەنە کوردستانیەکان. مادەی دەیەم هەردوو لا پابەندی خۆیان بە ڕەوایی شێوەکانی ڕادەبڕینی مەدەنیانە و ئازادی ڕۆژنامەی و دووپات دەکەینەوە ڕێوشوێنەکانی خۆپیشاندان و مانگرتن بە بەشێکی خەباتی مەدەنی و دیموکراسی و پیشەی و جەماوەری دەزانین. جەخت لەسەر ئازادی ڕادەربڕین بە شێوەیەکی ئاشتیانە و شارستانیانە دوول لە توندوتی ژیەکەینەوە. بەشی سێهەم مافی سربەخۆیی و ڕیفراندۆم. مادەی 11 هەردوو لا کۆکن لەسەر ئەوەی کە مافی چارەی خۆنووسین و ڕاگەاندنی سربەخۆیی مافی گەلی کوردستانە. پێویستە ئامادەکاری هەمەلایەنەی بۆ بکرێت بۆ ئەنجامدانی ڕیفراندۆمیشەوە. ئەم بابەتە بابەتێکی نیشتیمانیە و لەسەر ڕۆشنایی بەرژەوەندیە باڵاکانی گەلی کوردستان لە پەرلەمانی کوردستان یەکلایی دەکرێتەوە. هەردوو لا کۆکن لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی سنووری هەرێمی کوردستان. بەشی چوارەم دەسەڵاتی دادوەری. مادەی 12 بەرگەی یەک هەردوو لا پابەندن بە پێویستی سربەخۆییکردنی تەواوی دەسەڵاتی دادوەری و دادوەرەکان لە ڕووی وەزیفی و دارایی و کارژێڕی و زیاتر کارەکردنی دەستگای داواکاری گشتی و کۆتایی هێنانی دەستوەردان لە کاروباری دادگاکان و پێویستی هەموارکردنی هەردوو یاسای دەسەڵاتی دادوەری و داواکاری گشتی و سەرجەم یاسا پەیوەنددارەکان لە پێناوی بەدیهێنانی ئەم ئامانجەدا. بەرگەی دوو هەردوو لا پشتگیری لە دەسەڵاتی دادوەری دەکەین بۆ دامەزراندنی دادگای باڵای هەرێم بە سەرجەم تایبەتمەندیەکانیەوە. بەشی پێنجەم پەیوەندی هەرێم لەگەڵ حکومەتی فیدراڵ. مادەی 11 هەردوو لا کۆکن لەسەر پێویستی دۆزینەوەی چارەسەری گونجاو بۆ کێشەکانی نێوان هەرێم و حکومەتی فیدراڵ لە ڕێی دیالۆگەوە لەسەر بنەمای بەرژەوە نیشتیمانی و نەتەوەیەکان. مادەی 14 هەردوو لا پابەندبوونی خۆیان بە گێڕانەوەی کەرکووک و خانەقین و شەنگال و ناوچە دابڕێراوەکانی تر بۆ سەر هەرێمی کوردستان دووپات دەکاتەوە و بۆ یەکلاکردنەوەی کێشەی سنووری کوردستان بە ئەرچی نیشتیمانی و لە تەواوی دەزانین. بەشی شەشەم فراکسۆنەکان و تیمەکانی حکومەت. مادەی 11 هەردوو لا پابەندن بە دروستکردنی ئیئتلافێک بۆ ڕاکسۆنەکانیان لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان بە مەبەستی هەڵوێستی سیاسی و یاسایی. ئەم ئیئتلافەش کراوە دەبێت بۆ بەشدارکردنی فراکسۆنەکانی دیکە بە پێی پرۆتۆکۆلی تایبەت. بەرگەی دوو ئەم ڕێکەوتنە ڕێگا بە هەردوو لا دەدات بە لیستێکی هاوبەش بەشداری لە هەڵبژاردنە گشتەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزاکاندا بکەن. بەرگەی سێ ئەم ڕێکەوتنە هاوکاری و هەماهەنگی تیمەکانی هەردوو لا لە حکومەتی فیدراڵ و حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتە خۆجێیەکان دەستەبەرەکات. بەشی حەوتەم پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی ناوخۆ. مادەی 16 سەبارەت بە هێزی پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی ناوخۆ و ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان هەردوو لا کۆکن لەسەر بە دامەزراوەییکردن و بە پیشەییکردنیان. هەموارکردنی یاسای وەزارەتی پێشمەرگە و یاسای وەزارەتی ناوخۆ و یاسای ئەنجومەنی ئاسایشی کوردستان یان دەرکردنی یاسایەکی دیکە بۆ ئەم مەبەستە. بەشی هەشتەم پەیوەندیەکانی دەرەوە. مادەی 17 هەردوو لا کۆکن لەسەر بەدامەزراوەکردنی پەیوەندی دەرەکیەکانی هەرێم لەسەر بنەمای هاوسەنگی و بەرژەوەندی نیشتیمانیەکان و ڕێخستنیان بە یاسا. مادەی 18 هەردوو لا کۆکن لەسەر بڕگەی یەک گەلی کوردستان استراتیجێکی کوردستانی هەبێت بە جۆرێک نەبێتە بەشێک لە شەڕ و ململانەی تائیفی لە هەردوو ئاستی عێراق و ناوچەکە. بەرگەی دوو لەسەر ئاستی کوردستانیش پشتگیری خەباتی ڕەوای گەلەکەمان لە پەرچەکانی دیکەی کوردستان لە پێناوی هێنانەدی و بەدەستهێنانی مافە ڕەواکانیانە دەکەین. بەشی نۆیەم کەرتەکانی ئابووری و نەوت. مادەی 19
سەبارەت بە کەرتەکانی ئابووری و نەوت هەردوو لا کۆکن لەسەر بەرگەی یەک نەوت و گاز و کانزاکان و سەرچاوەکانی دیکەی دەهات مڵکی گشتین گەڕان و دۆزینەوە و دەرهێنان و بەکارهێنان و بەڕێوەبردن و مامەڵەکردن پیانەوە و داهاتەکانیان بە شێوەیەکی شەفاف و دامەزراوەیی بێت لە ڕێگەی دامەزراوە دەستوریەکانەوە بە جۆرێک کە مافینەوەکانی ئێستا و داهاتوو دەستەبەر بکات بەرگەی دوو خۆ دەرباسکردن لە تاک سەرچاوەی داهاتوو پەرەپێدان بە کەرتەکانی کشتتوکاڵ و پیشەسازی و گەشت و گوزار و بازرگانی بەرگەی سێ ئامادەکردنی پرۆژە یاسای پێویست و هەموارکردنەوەی یاسا پەیوەنددارەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی قۆڕخکاری و شێبرکێی ناڕەوای سەرجەمبوارەکانی وەبەرهێنان و بازرگانی بەشی دەیەم ڕاگەیاندن مادەی 20 دەستگاکانی ڕاگەیاندنی هەردوولا بە گیانی تەباییەوە هەماهەنگی یەکتری دەکەن بۆ پابەندبوون بەم ڕێکەوتنە بەشی 11 حکومە کۆتاییەکان مادەی 21 لایەنەکانی ئەم ڕێکەوتنە مافی ڕێکەوتن یا پەیمان بەستنیان هەیە لەگەڵ لایەنی سیاسی دیکەدا بەمەرجێک بە هیچ شێوەیەک ئەو ڕێکەوتن و هاوپەیمانیە پێچەوانە و ناکۆک نەبێت لەگەڵ هیچ کام لەم مادە و بڕگانەی ئەم ڕێکەوتنە مادەی 22 ئەم ڕێکەوتنە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان و چەسپاندنی پرانسیپەکانی دیموکراسیە و هەر لایەنێکی دیکە بە ڕەزامەندی هەردوولا بۆی هەیە بێتە ناو ئەم ڕێکەوتنەوە مادەی 23 پاش واژۆکردنی ڕێکەوتنەکە هەردوولا دەتوانن پرۆتۆکۆل و پاشکۆی بۆ زیاد بکەن ئەو پرۆتۆکۆل و پاشکۆیانە پاش واژۆکردنیان بە بەشێکی گیانەکراوەی ڕێکەوتنەکە دەژمێردرێن مادەی 24 سەرکردایەتێکی هاوبەش بۆ هەماهەنگی و بە دواداچوونی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە لەسەر لە چەند ئەندامێکی هەردوو لا پێک دێت و ئەم سەرکردایەتیە بەرپرسیارەتی ڕێکخستنی پرۆتۆکۆل و پاشکۆکان دەگرێتە ئەستۆ و لە کاتی پێویستدا لیژنەی کاتی و تایبەتمەند دروست دەکات مادەی 25 بڕگەی یەک ئەم ڕێکەوتنە پاش واژۆکردن و گۆڕینەوەی دۆکۆمێنتە واژۆکراوەکانی کاری پێدەکرێت بەرگەی دوو دەقی تەواوی ڕێکەوتنەکە لە میدیاکاندا بڵاو دەکرێتەوە و ڕایگشتیشی لێ ئاگادارەکرێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕات بەناوی هەموو کادێران و ئەندام و لایەنگرانی و هەموو جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانەوە پیرۆزبایی لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی و جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانەکەین بۆ ئەم هەنگاوە بوێرانە بە ئامانج و ئاواتی کەمکردنەوە و نەهێشتنی مەینەتی گەلەکەمان ئێستاش چەندیمەنێکی مێژوویی لە کاتی واژۆکردنی ڕێکەوتنامەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە بینین کە لە دەباشان بە حوزوری جەنابی مام جەلال ئیمزاکرا
بەڕێزان هەروەها داوا لە بەڕێزی شتانەکەین ئەو شیرینی لە بەردەمتانە ئامادەکراوە دەمتانی پێشیرینکەن بە هۆی ئەم بۆ نەخۆشەوە. هەروەها داواکارین هەموو جەماوەری گەلی کوردستان، هەموو ئەوانەی کە ئەم ڕێکەوتنیان بەلاوە پیرۆز و گرنگە دەمی خۆیان شیرینکەن بەو هیوایەی کە ڕێکەوتن نامەیەکی شیرین بێ بۆ شیرینکردنی ژیانی جەماوەری گەلەکەمان. هەر لێرەشەوە زۆر سوپاسی بەڕێز خاوەنداریەتی هۆتێل گران ملیۆنیۆمەکەین، شاری جوان، هەموو ستافە بەڕێزەکانیان کە بە هەموویانەوە هەموو هۆتێلەکەیان خستۆتە خزمەتی ئەم ڕێکەوتن نامەیە. زۆر سوپاسیانەکەین. بەڵێ ئێستاش داوا لە هەردوو بەڕێز نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی زوتنەوەی گۆڕان وەروە بەڕێز کۆسرەت ڕەسوڵ جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کوردستانەکەین بفەرمونون بۆ ئاڵوگۆڕکردنی ڕێکەوتنامەی سیاسی واژۆکراوی نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان. ئێستاش جەنابی کاک نەوشیروان مستەفا بەم بۆنە پیرۆزەوە وتەیەکتان پێشکەشەکات. ئامادەبوانی بەڕێز میوانە بەڕێزەکان، هەواڵانی تێکۆشەری یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوڕێیانی تێکۆشەری بزوتنەوەی گۆڕان، خوشک و برایانی بەڕێز، ئەندام و لایەنگرانی لایەنە سیاسیەکان، هاو نیشتیمانیانی بەڕێز، ئەم کاتتان باش. پێشەکی بە پێویستی ئەزانم لێرەوە سڵاو لە گیانی شەهیدە نمرەکانی پێشمەرگە بکەم، سپاس و ستایشی پێشمەرگە قارەمانەکانی کوردستان بکەم کە بەو پەڕی لە خۆبرانەوە گەلی کوردستانیان لە مەترسی گەورە پاراست و ئەیان پارێزن. سپاسی دانیشتوانی هەرێمی کوردستان بکەم کە بە سینێکی فراوانەوە پێشوازیان لە ئاوارەکانی سەرانسەری عێراق کردووە. سپاسی وەفدی هەردوو لا بکەم کە بە عەقڵێکی کراوەوە درێژیان بە گفتوگەکانیاندا تا گەیشتن بەم ڕێکەوتنە و سپاسی سەرکردایەتی هەردوو لا بکەم کە بە گیانی هەستکردن بە بەرپرسیارەتی نیشتیمانیەوە لە هەلوو مەرجێکی سەخت و ئاڵۆزە کە هەرێمی کوردستان و عێراقی تێکەوتووە پەسەندیان کرد. هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵی ئاڵنگاری جدی بۆتەوە، لەوانە ئاڵنگاری ئابووری،
ئاڵنگاری سیاسی ئاڵنگاری جەنگی ئەم ڕێکەوتنە وەڵامدانەوەیەکە بۆ ئەو ئاڵنگاریانە. ئەم ڕێکەوتنە پێداگرتنە لەسەر چەسپاندنی کۆمەڵێ سەرەتای گشتی بۆ بەجێهێنانی ئەرکە نیشتیمانی و نەتەوەییەکان، بۆ خۆشکردنی گوزەران و بۆ فراوانکردنی پانتایی ئازادی سیاسی هاوڵاتیانی کوردستان، بۆ دابینکردنی دادی کۆمەڵایەتی لە ناو چین و توێژەکانی کۆمەلگادا، بۆ ڕۆشنیە لە داهاتی هەرێم بە تایبەتی داهاتی نەوت و گاز و جۆری سەرفکردنی، بۆ ڕۆشنیە لە پەیوەندیەکانی هەرێم و حکومەتی عێراق و دەوڵەتانی دنیادا، بۆ دابینکردنی هاوبەشی ڕاستەقینەیە لە بڕیاری سیاسی و هەموو ئەو بڕیارانەی پەیوەندیان بە چارەنووسی گەلەکەمانەوەیە، بۆ ئەنجامدانی چاکسازیە لە سیستەمی سیاسی، سیستەمی ئابووری، سیستەمی پێشمەرگایەتی، سیستەمی ئاسایش، سیستەمی کارگێڕی، سیستەمی پەروەردە. بەم بۆنەیەوە هەموو دا و دەستگا پەیوەندیدارەکانی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان ڕائەسپێردرێن بۆ ڕوونکردنەوەی هەرێکێ لەو پرسانە و جێبەجێکردنیان بە هاوکاری شارەزایان پاشکۆ و پرۆتۆکۆلی پێویستی بووە ئامادە بکەن. ئەم ڕێکەوتنە بۆ یەکخستنی ماڵی کووردە، بۆ کۆکردنەوەی هەموو لایەکە لەسەر بنچینەی ڕێککەوتن لەسەر دیاریکردنی ئاسایشی نیشتیمانی و ئاسایشی نەتەوەیی، لەسەر دیاریکردنی بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەیی، بۆ یەکخستنی خەباتی گەلی کوردستانە لەسەر دانانی ڕێوشوێنی بەجێهێنانی ئامانجی نەتەوەیی کورد لە دیاریکردنی مافی سربەخۆیی و پێکێنانی دەوڵەت. ئامرازەکانی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە تەنیا و تەنیا ڕێگەی کاری پەرلەمانیە، ڕێگەی خەباتی مەدەنیە، ڕێگەی یەکتر قبولکردن و گفتوگۆی هێمن و دانووسەندنی شارستانیە. لە کۆتاییدا ئەمەوێ بڵێم ناوەرۆکی ڕێکەوتنەکە هەمووی بابەتی گرنگ و بایەخدارن، جێگەی ڕەزامەندی زۆرایەتی لایەنگرەکانی هەردوو لاو خەڵکی کوردستانن. بەڵام لە هەمان کاتدا ئەمەوێ بە بیری هەردوو لای بهێنمەوە عیبرەت لە نووسینە نییە، بەڵکو عیبرەت لە جێبەجێکردنایە. ئیتر خۆشیتان. بەڵێ بەڕێزان، ئێستاش فەرمونون لەگەڵ وتاری بەڕێز کۆسەت ڕەسوول عەلی، جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کوردستان. فەرموون. ئێوارتان باش، خوشکبرانی خۆشەویست ئامادەوانی بەڕێز، زۆر خۆشحالم کە ئەوڕۆ لە ڕۆژە شوشە ئەوڕۆدا کە ئەو ئیتفاقە بینی یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانی ئیمزا کرا، پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و لە هەموو کەسبکاری شەیدە نەمرەکان و پێشەوەی قارەمانەکان و هەموو ئەندام ویلایەن ژیرانی دۆستانی گۆڕان و یەکێتی دەکەم. دیارە ئەو ڕێکەوتنە لە پێناوی ئەوەیە کە بەردبووتە بەردی بناغەی دیموکراتی و بەردی بناغەی کە هەموو لایەنەکانی کە پەیوەندیدارن بەرداری بکەن لەو پرۆسەیەدا و بەرداری بکەن لەوەی کە مەزی میلەتەکەمان چاک بکەین و خۆش گوزەرانی بکەین. دیارە ئەوڕۆ لە ماڵی پێشمەرگەی دێرین و سەرکردەی گەلی کوردستان مام جەلال ئیمزاکراوە جێگا شانازیێرە بۆ هەمووان. پێم وایە ئەم بە سوپاس پێشمەرگە قارەمانەکان بکەین بەڕاستی لە شەڕی دژار تیرۆریستەکان و داعش دەوری کاریگەریانەوە بەڕاستی سوپاسی کاک مەسعود جەنابی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و وەروە کاکە حەمە و کاک جەعفەر و کاک هەمووسەنگای هەموو فەرماندەکانی پێشمەرگە دەکەین کە دەوری کاریگەریانەوە لەو مەسەلەیە. لە کۆتاییدا جارێکی پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و لە هەموو لایەک دەکەم هیوادارم کە بەڕاستی ئەو مایەی برایەتی و تەواهی نەکەوتە مایەیەک ترازان ویان دەستکەوتە ڕێزی خەڵکی کوردستان، چونکە ئەو ئیتفاقیە لە پێناوی ئەوەیە کە بەڕاستی هەموو لایەک یەکدەنگ بینە و ئیستیقلالی ئەوە پێی وەزی کاتە پێشەوە لە عێراق گەلی کوردستان مافەڕەوەکانی خۆی بگا هەموو ڕۆ تووشی شەڕ و جێسەرمان نەکەن و یەکدا بڕێتەوە سەربەخۆی کوردستان هەر بژینە بۆ کورد و کوردستان. زۆر سپاس.
کوردینە ئەی مەردینە با دەست لە ناو دەستکەین هەموو بۆ یەکێتی بچین هەموو کوردین هەموو. ئێستاش سەرنجامی ئەم ڕێکەوتنە پیرۆزە ئەم ڕۆژە مێژوویە داوا لە بەڕێزان کاک دکتۆر شۆڕش حاجی و بەڕێز کاک سعدی ئەحمەد پیرە ئەکەین سەبارەت بە ئەنجام و دەرەنجامەکانی ئەم ڕێکەوتنە قسە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندنەکەن با فەرمونون. لە دەرەوە کەناڵەکانی ڕاگەیاندن ئێستا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن کاک سعدی ئەحمەد پیرە و بەڕێز کاک شۆڕش حاجی لە خزمەتانە. هەر هەڵگری دروشمەی چەپکە گوڵەکەم. یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە لایەنگری ئازادی و دیموکراسی و ئەو پەری سەربەستی بووە. هەمیشە لایەنگری ئەوەیە کە داخوازیەکانی کۆمەڵانی خەڵک بێتە دی. هەموو پێشکەوتنێک، هەموو گەشەپێدانێکی کۆمەڵایەتی، هەموو چاکسازیەک تەنها بەهێزە بەتوانا و هێزە گەورەکانی کوردستان دەکرێت. باوەڕمان بە فرەخیفایەتی و فرەبیر و باوەڕی جیاجیا هەبووە لە وڵاتەدا. هۆیکی گرنگ و سەرەکی سەرکەوتنی ئەو خەباتەی ئەم جارەمان یەکێتی ڕێزەکانی خەڵکی کوردستان بوو. بە ئاشتی و بەبرایەتی و خۆشەویستی نەکردو هێزە گەورەکە بەڵکو هەموو هێزەکانی تریش ئەبێ هاوبەش بن، هاوکار بن لە حکومڕانی کوردستان و عێراقدا.
سەفین لە بن دێو یەکێتی لە بن نایەت. هەر هەڵگری دروشمەی چەپکە گوڵەکەم. یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە لایەنگری ئازادی و دیموکراسی و ئەو پەری سەربەستی بووە. هەمیشە لایەنگری ئەوەیە کە داخوازیەکانی کۆمەڵانی خەڵک بێتە دی. هەموو پێشکەوتنێک، هەموو گەشە پێدانێکی کۆمەڵایەتی، هەموو چاکسازیەک تەنها بەهێزە بەتوانا و هێزە گەورەکانی کوردستان دەکرێت. باوەڕمان بە فرەمتوایەتی و فرەبیر و باوەڕی جیاجیا هەبووە لە وڵاتەدا. هۆیی گرنگ و سەرەکی سەرکەوتنی ئەو خەباتەی ئەم جارەمان یەکێتی ڕێزەکانی خەڵکی کوردستان بوو. بە ئاشتی و بەبرایەتی و خۆشەویستی نەکردو هێزە گەورەکە، بەڵکو هەموو هێزەکانی تریش ئەبێ هاوبەش بن، هاوکار بن لە حکومڕانی کوردستان و عێراقدا. دارایی و کارگێڕیەوە و زیاتر کاراکردنی دەستگای داواکاری گشتی و کۆتاییهێنانی دەستوەردان لە کاروباری دادگاکان و پێویستی هەموارکردنی هەردوو یاسای دەسەڵاتی دادوەری و داواکاری گشتی و سەرجەم یاسا پەیوەندیدار سەفین لە بن دێو یەکێتی لە بن نایەت.
چەندین مانگە چەندین ساڵە خەبەرەکانی هەرێمی کوردستان دەگوازنەوە و بەشێکی زۆریان بە ئەمانەتەوە ئینسان بەڕاستی متحیر دەبینێت کە چۆن بتوانی قەرەبووی چاکەکاندان بدەینەوە غەیری ئەوەی کە بە پێی یاسا ئازادیێکی تەواوتان لۆ دەستەبەر بکەین کە ئێوە بتوانن بەبێ سزا و بەبێ ڕێگری کارە پیرۆزەکەی خۆتان ئەنجام بدەن. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە، ڕۆژێکە کە ڕێکەوتنامەی سیاسی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئیمزا کرا. زۆر کەس پێی وایە ئەوە بۆ ئەو ڕێکەوتنامە وا بەپەلە. ئەواڵینا ئەو ڕێکەوتنامە بەپەلە نەهاتووە. ئەو ڕێکەوتنامە دەستی پێکرد لە مانگی 10 ساڵی 2012 لە کۆبوونەوەکەی دەباشانی نێوان بەڕێز سەرۆک تاڵەبانی و بەڕێز کاک نەوشوران مستەفا کە لە ئەنجامەکەیدا لێک تێگەیشتنامەیەک بڵاو کرایەوە. بەڵام بەداخەوە نەخۆشی بواری نەدا جەنابی مامجەلال بەسەردا نەخۆش کەوت و ئەنجامەکەی کە ئەمڕۆ بەسپاسەوە بۆ هەردوو وەفد کە توانیان بە نەفەسێکی درێژ و بە دڵێکی کراوە بە دەروونێکی کراوە بکەنە ئەو ڕێکەوتنامەیە کە لە بەردەستاندایە. لە ڕاستیدا ئەو ڕێکەوتنامەیە پێم وایە یەکێکە لەو هەنگاوانەی کە مێژوویە لەبەر ئەوەی ئەمڕۆ هەرێمی کوردستان بە تایبەتی و عێراقیش بەگشتی لە بەردەم هەڕەشەیەکی زۆر تاوانکارانەی بزوتنەوەی داعش و گروپە ئیرهابیەکاندایە. ئەمڕۆ هەرێمی کوردستان لە ژۆر لاوە شاری بۆ دێ، قەیرانی دارایی و قەیرانی ئابووری و قەیرانی یاسایی هەرەسی بۆ هێناوین و خەریکە وەزعمان تێکەدا. بۆیە لە ڕۆژێکی ئاوادا چەندی بتوانین یەخستنەوەی ماڵی کورد، چەندی بتوانین لێک نزیککردنەوەی لایەنە سیاسیەکان، چەندی بتوانین ئاراستەی تواناکانمان بەرەو دوژمنی هاوبەش کە ئیرهابی و تێرۆریستانی داعشن هەرکەم بەردی بناغە و هەوێنی تەبایی ناوماڵی کورد و ئاشتەوایی گشتی و نەهێشتنی ئەو کێشە و قەیرانانەی کە لە هەرێمی کوردستانەیە. بۆیە بەم بۆنەیەوە پیرۆزبایی لە هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و عێراق دەکەین، پیرۆزبایی لە هەموو تاکێکی میلەتەکەمان دەکەین، پیرۆزبایی لە هەموو ئەندامان و لایەنگران و دۆستانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی دەکەین. پیرۆز بێ لە هەمووتان. زۆر سپاس. ئەم کاتتان باش. ئەوەی ڕاستی بێ ئەم ڕێکەوتنامەی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەرهەمی چەند ساڵ دانیشتوو و گفتوگۆیە لە نێوان وەفد و کەسەکانی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەر وەک پێشتر ئامادەی پێکرا لە دانیشتبوون و لێکتێگەیشتنەکەی دەباشانی مانگی 9 2012ەوە تاکو ئەمڕۆ و هەروەها ئەمە تەرجمەکردنی ئەو خیتابە سیاسیەیە کە هەردوو لامان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە جەختمان لەسەر کردوتەوە کە ئەویش یەخستن و ڕێخستنەوەی ناوماڵی کوردە، دانانی بەرنامە و استراتیژیەکی کوردستانیانەی نیشتیمانی و نەتەوەییە بۆ دۆزینەوەی ڕێگاچارە بۆ ئەو قەیرانانەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە و بۆ خۆ ئامادەکاری بۆ هەر گۆڕانکاریەک و هەر پێشهاتێک کە بەسەر کوردستان و عێراق و ناوچەکەدا بێت. هەروەها ئەمە وەڵامدانەوەی خواست و داواکاری جەماوەر و خەڵکی کوردستانە کە هەمیشە داوای تەبایی و بە یەکەوە دانیشتن و ڕێخستن و یەکخستنەوەی ناوماڵی کوردە. هیوادارین بەند و بڕگە و مادەکانی ئەم ڕێکەوتنامەیە کە بچێتە بواری جێبەجێکردنەوە بە زووترین کات هەم خەڵکی کوردستان هەست بە قازانج و سوودی ئەم ڕێکەوتنامەیە بکەن، هەم پرۆسەی سیاسی لە کوردستان
بەرەو ئاقارێکی باشتر بڕوە و ئاشتەوایی و تەبایی ناو ریزەکانی خەڵکی کوردستان زیاتر تەو بێت بچەسبێ و خۆمان ئامادە بکەین بۆ هەر پێشهاتێک و هەوڵی هەموو لایەنەکان بۆ یەکخستنی خیتابی کوردی بۆ دانانی بەرنامەیەکی هاوبەش بۆ ئەوەی گەلەکەمان دوای ئەو هەموو قوربانی و نەهامەتی کە نیوێتی بتوانین بە ئەنجامێکی باشەوە بە ئەنجامێکی سەربەرزانە لەم قەیرانانەی ڕوبەڕووی ناوچەکە بۆتەوە لی دەربچین. لێرەشەوە دەبێت جارێکی کرد سڵاو و ڕێز بنێرین بۆ ئەو پێشمەرگە قارەمانانەی لە سەنگەرەکانی بەرگریدا بەرگری لە خاک و خەڵکی کوردستانەکەن و سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدە سەربەرزانە دانەوێنین کە لە پێناو بەرگریکردن لە خاک و خەڵکی کوردستان گیانی خۆیان بکەن. لە ڕاستیدا من ویستم ئەوە بڵێم ئەمڕۆ ئێمە کە باسی یەخستنی ماڵی کورد دەکەین باسی یەخستنی خطابی کوردی دەکەین باسی یەخستنی خطابی سیاسی کوردی دەکەین و ئەمە لە ئەنجامی ئەوەیە کە ڕۆژانە دەبینین لەو قەیرانانەی بەغدا ئەو یەکێتی هەڵوێستی کوردی یەکێتی ڕیزەکانی ئەندامانی پەرلەمان و گروپەکانی کوردی وەزنی کورد قورسایی کوردیان زۆر زیاد کرد و لە هەمان کاتیشدا ڕۆژانە ئێوە دەبینن نە سوپای سووریا بەو هەموو گەورەیە نە سوپای عێراقیش بەم هەموو گەورەیە ناتوانی بربەرەکانی و بەرگەی شەڕی داعش بگرن. هێزەکانی پێشمەرگەی کوردستان بەم بێتواناییە بە فیشەکی قاچاق توانیان دەرسێکی ئەوتۆ بە دژمن بدەن کە نزیکەی 40,000 کیلۆمەتری مربع لە داعشەکان ڕزگار بکەن. بۆیە هەموو داعشەکان و داعشەکانی پشتیشان دەبێ بزانن ئێمە حەق خۆمانە ئیفتیخار بە پێشمەرگە و بە شەهیدە سەروەرەکانمان بکەین. بۆیەش ئەوڕۆ ئەگەر دەبین هەندێک لە هەڤاڵانی مەکتەبی سیاسی ئامادەنین لەوانە کاک مەحموود سەنگاوی ئامادە نەبووە لەوانە برادەرای تریشی ئامادە نەبوونە. ئێوە دەزانن لە خواری و کەرکووک لە جەبەکاندا فەرماندە لەوێبی پێویستە چونکە باوەڕ ناکەم داعشەکان ئەوەندە بەلایەن و گرنگ ئێمە لێرە کۆبوونەوە ڕێکەوتنامەیەکی ئیمزا بکەین ئەوان هێرش نەکەن. بۆیە ئێمە دەبی بۆ پارێزگاری لە کەرکووک بۆ پارێزگاری ناوچەکانی کە هەیە هەندێک لە بەرپرسەکان لەوێ بن بۆ ئەوانەی تریش بە هەر هەوەیەک نەهات بن بەڕاستی بۆ من لە دەرەوەی زانیاری منە ئێوە دەتوانن لێیان پرستەوە. سەبارەت بە نەهاتنی برایەنی پارتی دیموکراتی کوردستان لە ڕاستیدا ئەوان ئاگادار کراونەتەوە کە نەهاتوونە من پێم وایە دەبی لیان پرسینەوە خۆشتان دەتوان لیان پرسنەوە. بەڵام لێرەدا من ئەڵێم وەکو لە ڕاگەاندنەکەش باسکرا عیبرەت لە نووسینی بەرنامە و ڕێکەوتنامەکە نییە، عیبرەت لە چۆنیەتی جێبەجێکردنیەتی. بۆیە هەمویان ئەوانەی کە بە تەحەفوزەوە سەیری ئەم ڕێکەوتنامەش دەکەن ئینشاءڵڵە لە ماوەیەکی زۆر کورت بۆیان دەسەلمێنرێت کە ئەم ڕێکەوتنامەیە لە خزمەت یەخستنی ماڵی کوردە و لە خزمەت چارەسەرکردنی قەیرانەکانە. زۆر سپاس. بەرگە و مادەکانی ناو ڕێکەوتنامەکە بەردەوام ببین تا هەموو بەرگە و مادەکانی جێبەجێ دەکەن. ئێوە لە سێ مادە هەبوو لە ئەحکامی ختامی لە ڕێکەوتنامەکە. یەکەم دەڵێ هەردوو لایەن ئەتوانن ڕێکەوتنامە بکەن لەگە هەر لایەنێکی کە دایانەوێت بە مەرجێک ئەو ڕێکەوتنامە دشت بە ناوەڕۆکی ئەم ڕێکەوتنامەیە نەبی کاو ڕێنزاکە دەڕاوەستە. ڕقم دوو دەڵێ هەردوو
لە دەرگایان کراوەیە بۆ هەر لایەنێکی تر بێوێ ببیتە ئەندام لەو هاوپەیمانێتیە بەڵێ دەتوانی و ئەو دوولایە بە شەرتێک ڕازی بدەسێت. من دەوێت شتێکیکە ئیزافە بکەم ئەم ڕێکەوتنامەیە ڕەنگە داهێنانێکی تازەی تر بێت کە ڕێکەوتنامەیەکی وا گرنگی سیاسی لە نێوان دوو لایەنی سیاسی کاریگەر لە کوردستان دەکرێت هەموو بڕگە و مادەکانی یەک بە یەک دەخوێنرێتەوە دەخرێتە بەردەم ڕای گشتی بۆ ئەوەی کە هەموو کەسێ بزانێت ئەم ڕێکەوتنەی نێوان بزوتنەوەی گۆڕانی وێچێتی نیشتیمانی کوردستان بۆ دابەشکردنی پلە و پۆست و سەروەت و سامانی کوردستان نییە بەڵکو بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کووردە بۆ جێبەجێکردنی ئەو پرینسیپانەیە کە هەر دوولامان بڕوامان پێیەتی بۆ حکومڕانیەکی تەندروست لە هەرێمی کوردستان. نعم أهمية هذه الاتفاقية أكيد في خدمة أهالي كردستان كما قال الأستاذ دكتور شورج أنه اتفاقية فريدة من نوعها لأن لا يوجد أي اتفاقية قبل هذه الاتفاقية قراءة جميع بنودها بدون وجود أي بند سري غير مكشوف للعيان وهذه الاتفاقية تعتبر الحلقة الأولى أو الخطوة الأولى باتجاه توحيد الصف الوطني لشعب كردستان وكذلك الخطوة الأولى باتجاه الجبهة الموحدة من أجل خلاص من الأزمات الاقتصادية والسياسية والأزمات الأمنية. تو لم يجلس ورسل كده. تو يلا. چی؟ اتو زم چی دی؟ بعمله وڵاتی پرسیارەکەی تۆی خۆمەوە کە لە منت کردیکەمەوە ئەم ڕێکەوتنە وەکووتم ئەمە بەرهەمی ڕەنج و ماندووبوونی چەند ساڵەیە وەلەو ڕۆژەوە دەستی پێ کرد کە لێکتێگەیشتنی لە باشار لە مانجی 2012 دەستی پێ کرد و ئەم ڕێکەوتنە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە و ئەمە وەڵامی خەڵکی کوردستانە کە داوایان لێ ئێمە کردووە ئێمە ناوماڵی کوردیەک بخەین لەوە زیاتر ئەم ڕێکەوتنامە هیچ شتێکی تر بالنسبة لي ڕێکەوتنامە استراتیجی لەگەڵ پارتی ڕێکەوتنامە استراتیجی لەگەڵ پارتی ماوە ئەم ڕێکەوتنامەیە بەدیلی ڕێکەوتنامە استراتیجی نیە لەگەڵ پارتی بەڵکو ئێمە ڕێکەوتنامەیەکمان هەیە لەگەڵ پارتی و ئێمە ئیلغای و ڕێکەوتنامان نەکردووە و ڕێکەوتنامەیەکمان ئێستاە لەگەڵ گۆڕان ناوەڕۆکی ئەو ڕێکەوتنامەیە تەعارض ناکات و ئەم ڕێکەوتنامەیە ئەو ڕێکەوتنامەش هەردووکی لە خزمەتی یەخستنی ماڵی کوردە ئەوەی ڕاستی یانیەوە پرسیارێکە هەمیشە خەڵکی تا لە کاتێکا کە ئەم هەلوو مەرجە نەخوازراوەی هاتووەتە پێشەوە لە هەرێمی کوردستان کارێکی وای کردەوە پەیوەندی نێوان بزرگەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان باش نەبێت بەڵام پەیوەندی پارتی دیموکراتی کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستاش باشە ئەم ڕێکەوتنامەی نێوان یەکێتی و گۆڕان بۆ بەودی وایە سەیرەکرێت کە مادام ئەو پارتی لەگەڵ گۆڕان پەیوەندی خراپە کەواتە یەکێتیش خراپ دەبێت بۆ دیوە سەیری ناکەن کە پارتی لەگەڵ یەکێتی پەیوەندی باشە ئێمەش لەگەڵ یەکێتی ڕێکەوتنمان کردووە پەیوەندیەکانی نێوان ئێمە و پارتی و لایەنە سیاسیەکانی تر باشتر ئەو زیانەی کە پێویستە داخوازی هەبێ بۆ مۆزوعان بە یەک نیش لەم جیانەی کە پێویستی خۆ کەسمان سەربەخۆیی حیزبە سیاسەکە خۆمان لەدەست نەداوە زۆر سپاس دەستان خۆش بێن سپاس